رئاسة البرلمانات الإسلامية، وهذا أيضا سيعزز من قدرة لا کۆبوونەوەی پەرلەمانانی وڵاتانی ئیسلامی جەخت لەسەرەوە کراوەتەوە کە عێراق دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر بابەتەکان. لە ئێستادا بابەتێکی زۆر گرنگەیە کە ئەوەی چاکسازی ئەمنی و مرۆیە و پەیوەندیشی هەیە بە کاری چاودێری پەرلەمانی و لە بەشی دووەمی ساڵی دووەمیدا یاسای لێبوردن کە لە دادگای باڵادایە و ئێمە پێمان وایە ئەم یاسایە پێویستە زوو جێبەجێ بکرێت و بخرێتە بواری جێبەجێکردنەوە. و ئەم یاسایە حکومەت پابند دەکات بە بەداچوون بۆ گەندەڵەکان و گەندەڵکاران لە دادگا بدرێن و لەسەر زانیاری ورد و دروست و زانیارەکان پێویستە ورد و دروست بن و لیژنەی بۆ پێک بهێنرێت بۆ ئەوەی بەداچوون بۆ گەندەڵی و گەندەڵکاران بکرێت و لەم دوو هەفتەی داهاتوشدا لەگەڵ لانی پەیوەندیدار کە دیوانی چاودێریە قسە دەکرێت بۆ زانینی پارەی دزە پێکراو لە عێراق کە بۆ دەرەوە دزراوە و پێویستە بگەڕێنرێتەوە. خاڵی ئەساسی ئەوە هەیە کە دەسەڵات دراوە بە سەرۆکایەتی پەرلەمان بۆ دەنگدان لەسەر ئەو چاکسەدانەی کە دەکرێت و چاوەڕانیش دەکەین بەڕوونی باسی ئەو بابەتە دەکەین. هەر کەسێک لە ڕۆڵی خۆیدا کام تەرخەمی هەبوو بێت لە هەر ئەرک و پۆستێکدا بێت و پێویستە بەدەداچوونی بۆ بکرێت و سزا بدرێن. هەر کەسێک کە پۆستەکەی خۆی بە هەڵا یاخود بە شێوەیەکی خراپ بەکارهێنا بێت پێویست لێپرسینەوەی لەگەڵ بکرێت لە کۆڵینەوە لەو لیژنانە دەکەین کە بەدەدەچینی تەواویان نەکردووە بۆ ئەو بابەتانێک کە لەژێر دەستیانە بووە و پێویستە ڕۆڵی سەرەکی پەرلەمان لەم بابەتەدا کاری خۆی بە شێوەیەکی باش ئەنجامدات. ئەوەشم وتۆ بە پەرلەمانتەران بەڕوونی کە ئەو کەسانێک کە دەبێت بەداچوون بۆ بابەتەکان بکەن ئەوە دەبێت لە هۆڵی پەرلەماندا بکرێت و پەرلەمانتاران پێویستە ئەو کارە بکەن و هەر کەسێک هەر پەرلەمانتار هەر لیژنەیە کە راپۆرتی ورد و ڕاستی لەسەر گەندەڵ و گەندەڵکاران پێشکەش کرد پێویستە بەداچوونی تەواوی بۆ بکرێت چونکە ئێمە دەمانەوێت سزای گەندەڵکاران و خراپکاران بدەین و ئەمەش ئەرکی ئەو لیژنانەیە ئەو لیژنە پەیوەندیدارانەیە کە دانراون. نزیکەی 2 ساڵە لە پەرلەمان لەم خولەی پەرلەمان تێپەر دەبێت تا ئێستا نەمانتوانیوە راپۆرتی تەواو لەسەر گەندەڵکاران کۆ بکەینەوە کە بەپێی ئەو راپۆرتانە بتوانین گەندەڵکاران سزا بدرێن و ئێمە ئێستا دەمانەوێت کە ئەو لیژنانە کارا بکرێنەوە و بتوانن زیاتر کاری خۆیان ئەنجام دەن و زانیاریەکانیان کۆ بکەنەوە و بیدەنە پەرلەمانی عێراق. بەرپرسیارەتی ئێمە ئەوەیە کە لایەنی شەرعی و لایەنی چاودێری خۆمان بەجێ بگەین. لە کەناڵی سۆمەریەوە
ئەمە باسی بکەم ئایا باسی یاسای لێبوردنی گشتی کراوە لە دانیشتنی ئەمڕۆدا؟ ئایا هیچ کێشەیەکی سیایی هەبوو؟ ئەمڕۆ لە دانیشتنی پەرلەماندا باس لەگەڵ بەڕێز سەرۆکی لێژنەی یاسایی باسی پرۆژە یاسایی لێبوردنی گشتەمان کردووە و پرۆژە یاساکەش ئامادەیە و ئامادەیە بۆ دەنگدان لەسەری چەند سەردا پێویستە راپۆرتەکە پاک بکرێتەوە لە ئەو حاڵەتە ئیستیسنایانەی کە تێیدا هەیە و بە پێی هەموو ڕێکارە یاسایەکان پێویستە وردبینی لە راپۆرتەکەدا بکرێت و لە ئێستادا لیژنەکە سەرقاڵی ئامادەکردن و یاخود تەواوکردنی ئەو پرۆژە یاسایە و لە کاتی تەواوبوونیشیدا پێشکەشی پەرلەمان دەکرێت بۆ خوێندنەوەی لە کەناڵی عێراقیەوە. پرۆژە یاسایەک هەیە بۆ ئاشتەوایی نیشتیمانی لە پەرلەمان؟ لە ئێستادا هیچ پرۆژە یاسایەکمان نییە بۆ ئاشتەوایی نیشتیمانی، بەڵام سبەینێ لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی کۆنگرەیەکی هەواڵی دەبەستن سەبارەت بە ئاشتەوایی لایەنەکان یاخود پێکاتەکان و لەو کۆنفرانسەدا باسی هەموو ئەو بابەتان نەکرێت کە تایبەتن یاخود پێوەستن بە ئاشتەوایی نیشتیمانی. بەڕێز سەرۆکی پەرلەمان چەند هەواڵێک باس لە لادانی چەند ئەندام پەرلەمانێک دەکەن یاخود دوورخستنەوەی چەند ئەندام پەرلەمانێک دەکەن لە چوارچەوەی چاکسازیدا. ئێمە باسی ئەو چاکساتیان دەکەین کە دەنگمان لەسەر داوە ئەو بابەتەش کە لەوانەیە لە ماوەی داهاتوودا باس بکرێت. شكرا سيادة الرئيس. محمد صلاح من مؤسسة المدى. سيادة الرئيس زيارتكم إلى واشنطن كانت شخصية. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەردانەکەتان بۆ واشنطن سەردانێکی تاگە کەسیە. ئایا سەردانەکەی ئێوە جیاواز بوو لە سەردانەکانی پێشوو؟ ئەوەی کە گومان زیاتر دروست دەکات لەسەر سەردانەکەی جەنابە؟ چاوپێکەوتنی بەشێکی زۆر لە بەرپرسان بووە و باسکردنی چەند بابەتێکیشت باس کردووە. سەرەتا لەوەی کە دەڵێ سەردانەکەت گوماناوی بووە بەڕاستی زانیارەکەت وان نییە. سەردانەکەم زۆر ڕوون بووە. هەموو ئەو کەسانەشی کە لەگەڵیان دانیشتووم پێشتر باس کراون و ڕاگەنراون ئەو ڕاگەنرا و وتارانش کە باسم کرد و هەمووی بڵاو کراوەتەوە. و هەموو ئەو بابەتانشی کە هەموو ئەو کۆڕانشی کە گرتومە و باس نەکراوە لە لایەنەکان شتێکی ئاساین و شتێکی زۆر ئاساین لە سەردانەکانماندا چەندین بابەت و توێژینەوەمان خستۆتە ڕوو، بەڵام لە واقعەدا ئەوە هەیە کە سەردانەکەم سەردانێکی ئاسایی بوو. بەڕێز سەرۆکی پەرلەمان شوف كل وسيلة لحماية الناس هەموو هۆکارێک بۆ پاراستنی هاوڵاتیانی مەدەنی و گیانی هاوڵاتیان لای ئەمە گرنگە. هەر دەستگایەکی دەوڵەت یا خۆ دەستگاکانی ئەمنی کاری خۆی دەکات ئەوەش دەبێت بزانن کە شتێکی پێویستە
لا أوفر حماية للطرف وأمنع من أن يوفر الحماية الذاتية خەڵکی مەدەنی پارێزن كل مسلك قانوني معترف به بشكل دولي هەر کەرتێکی یاسایی کە لەلایەن حکومەتەوە دانی پێدانراوە پێویستە کاری خۆی بکات و پێویستە هیچ پێچەوانێکی نەبێت لەگەڵ یاسا و دەستوردا. پێویستە حکومەت چەترێکی ئەمنی بۆ ئەو ناوچانە دابین کات کە لەژێر هەڕەشەدان و نابێ حکومەتی عێراق جیاکاری و جیاوازی لە نێوان ناوچەکاندا بکات. پێویستە بەڕێزەوە لێکۆڵینەوە لە بابەتەکان بکات و هەموو ناوچەکان بپارێزێت و لە سەرەتی کە بە شێوەیەکی زۆر باش خزمەت گوزارە سەرەکیەکانی هەوڵەتەن دابین بکات و کار بکات بۆ گەڕانەوەی ئاوارەکان. سيادة الرئيس عمر عبد اللطيف من جريدة الصباح، أين توصلتم في قضية المدنية خصوصا مع إثارة أنباء ئایا لە بابەتی مەداین گەشتن بەکوێ چی زیاتر کراوە؟ هیچ کەسێک گیراوە لەسەر بابەتە؟ چەند کەسێک دەزگیر کراوە؟ چەند کەسایەتێک دەزگیر کراون؟ بەداخەوە ئەو کەسانەی کە گیراون هەندێکیان بەردراون ئازاد کراون، نازانین بۆ، بەڵام لە ئێستادا تاوانبار ئێمە ئەوە دەڵێن کە پێویستە لە ئێستادا تاوانبار سزا بدرێت ناکرێ هیچ کەسێک لە دەستی دادپەروەری و داد دوور بخرێتەوە. کۆتا پرسیار لە کاتێکدا کە حکومەت نەیتوانی دەست بەسەر قەراری دارایی دابگرێت ئێوە چی دەکەن؟ لەگەڵ بانکی ناوەندی قسەکراوە، بانکی نێودەوڵەتی قسەکراوە و دەیانەوێت 1 ملیار و 500 ملیۆن دۆلار بە قەرز بدەن بە عێراق و نێتی ئەوەش هەیە یاخود ویستی ئەوە هەیە کە چەندین قەرزی دیکە بکرێت بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی. ئێمە پەیوەندیدارین وەکو پەرلەمانی عێراق وەکو حکومات کار بکەین لەسەر هەموو دەرئەنجامە خراپەکان و ئەوەش لە چوارچەوەی بەرپرسایەتی ئێمەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان.